ئێرە کارگەی قیری شارەوانی هەولێرە. لەم شوێنە با کەرەستەی خۆماڵی مەعدنێکی بە بەها بەرهەم دەهێنرێت و دروست دەکرێت کە بەرهەمی قیرە بۆ قیر تاوکردنی ڕێگاوبانەکان. ئەم بەرهەمهێنانە ئەوەندە ئاسان نییە و پێویستی بە دەستی کار و هێزی مرۆیی بەهێز و ئیرادە هەیە. هەرکات بیانەوێ پرۆژەیەکی قیر تاوکردن ئەنجامدەن، ئەوە لە نێو کارگەی قیری هەولێر دەست دەکەن بە تێکەڵکردنی ماددە پێویستەکان و تواننەوەیان لە پلەی گەرمی 160 پلەدا لە نێو کورە لولەییەکانی ئەم کارگەیەدا. ئەم کارەش هێز و وزە و ئیرادەی زۆری دەوێت، چونکە گەرماکەی بەهێزە و بۆنی ئەم مادانەش بۆنێکی ناخۆش و بێزارکەرن. کەسانی لێرە کار دەکەن پێویستیان بە ئارامگرتنێکی زۆر هەیە. یەکێک لە بە ئەزموونترینی ئەو کرێکارانەی لەم شوێنە خزمەت دەکات مام ساڵحی بەڕوخسار و جەستە بە تەمەن و لە ناغدا بەهێزە. ڕۆڵێکی سەرەکی بینیوە لە ماوەی 40 ساڵی کارکردن لەم کورە گەرم و پڕمەترسیەدا. گەرمایەکی بەتینە و کارەکەش کارێکی سەختە. ساری هەشتا لە زمانی ڕزوون و بەعەس تەعین بوویمە، موچەکەم 30 دینار بوو. هەتا ئێستا ماوەچە کرێکاریم دەکرد لە سیانەی لە قیر تاوکردن قۆرت و تاسە شتمان پڕ دەکردەوە. دوایە ئەمنیان کردە شوفێری عادیلەی. هەتا ئێستا ئەم شوفێری عادیلەیمە بەبێ دابڕان و ئیشەکانیشمان ئەو کاتی ئێستا ئیشەکانمان باشترە، ڕێک و پێکترە، ئیشەکانمان جوانترە. پاشان ئێستا برێن ئیشی ما ئیشی عادیلەی ئیشەکی زۆر ناخۆشە، ئیشەکی زۆر ناخۆشە، بەس ناخۆشیش بی خۆگەمش نەیکەم دەبی یەکەشت کە هەربیکە خزمەتی شارەکەمان و خەرکەکەی خۆمانە. سەرەتای هەر کارێکی مام ساڵح و هاوکارەکانی هەمیشە دەست دەکەن بە گواستنەوەی ئەم ئامێرە قورس و هەستیارانە بۆ شوێنی کارەکەیان لە ڕێگەی بارهەڵگری تایبەتەوە. نابێت هەڵە بکەن لە گواستنەوە، چونکە هەر کێشەیەک پلانی کارەکەیان بۆ کاتێکی نادیار دوادەخات و زیانێکی زۆری مادیشیان پێدەگەێنێ. ئیدی وردە وردە بەهێمنی ئامێرەکان دەگوازرێنەوە. یەکێک لە کارەکانی ترم لە بیدایەتی دەورەیان پێکردین لۆ شوفێری عادیلەی، چونکو شوفێری عادیلەی وەکی سیارەی گچکە نییە، زەحمەتە، قورسە، خەتەریاتی تێدا، ئەگە نەزانی لە کاتی قیربەستانەوەی قیری تێکە دەی. ئینجازەیان ناجع بوون، ئینجازەی سەقیلەیان داینێ ئیمەچینەی قورس
لەو کاتیەوە ئەمن معدل ئەوە شوفێری عادیلەی ستیلم ئێستاژ یەکێک لە برێنوەچی کە ئیش دەچین لۆیشێ مەچینەکانمان لە معمەلی ڕێک دێخینەوە دەشۆین تەشعیم دەکەین ڕوون دەگۆڕین ئەو جالۆلۆ دەردێ بار دەکەین دەبینە مەوقعی ئیشەکەی لەوێ دینی نەخوارێ وەچی قیر دێمت قیرمالۆ هات فاریشە فەرش دەکا برێن ماوەچی ڕۆیشت مەجای عادیلەی پەیدا بوو ئەو جا عادیلەی ستیلی لێ دەدەین عادیلە شەرەوەنی هەر برێن لێ دەدەی و عادیلەی لێ دەدەی و دەڕوا هوردە ئیش و شتی زۆرە یەک لەوانە عادیلە نابی ئاوی لێ ببڕێت چکو ئەگە ئاوی لێ ببڕێ ئەو تای عادیلەی یەک جێ ئاوی پێنەکەی و هیچ بی قیرل پێوە دەنووسێت کە قیرەکەی پێوە نووسا هەموو قیرەکەی قۆرت دەکا لە گەرە خۆ بەنەسم مامسا چەند سارە خزمەت دەکەن لە گەرەما هەتا برەی ماندیە و بەنەستە خۆشمان ئەمەش ماندینە و ئیشەکەمان دیاری ئیشەکەمان پیسە و ئیشەکەمان ناخۆشە و هەتا برەی ئەنی هەتا ئێستاش لە عقوبەتی سونە نەبووینە ئەرێ وەڵا خزمەت ئەم بەرستۆ خۆم خزمەتم 17 سال هەیە ئەگە 20 هەیە هەیە 20 هەیە 20 کەمتر هەیە 20 زیاتر هەیە ئەوەیە و هیوادارێ لە عقوبەتی سونەن بین ئینشاءالله. مام ساڵح بەڕاستی تاکە نمونەی معمەلیە کەوا ئینسانێکی زۆر ڕێکوپێک کەوا خزمەتێکی زۆر کارگەی قیری کردووە کەوا چەندین ساڵە لەو کارگەیە درێژەی بە کاری خۆیدایە و کەوا بەبێ بەچڕان و بەبێ هیچ کەم و کورتیەک کەوا خزمەتی ئەم کارگەیە کردووە بەڕاستی. مام ساڵح لەگەڵ هاوکارەکانیان لە ڕێگەی پلانێکی تۆکمە و زانستیەوە دەست دەکەن بە ئامادەکردنی ئەم ڕێگەیانە کەوا بڕیارە قیرتاو بکرێن. لە هەموو لایەکەوە بە چەند تیمێک بە شێوەیەکی هەرەوەزی کارەکە ڕادەپەڕێنن پاشان کردداری ئاوڕشاندن و ئاودان و پەستان دەست پێ دەکات تا بە تەواوی ئەم شەقامە بۆ قیرتاوکردن ئامادە دەبێت. ئیشیمە هەر ئەوە نیە برەیماندی دەبین و بەزماندی بوونەکەبی خەتەریاتیشی تێدا ئیشەکە پیسە یعنی ئێستا ئەمە من یەک لەباری خۆم ئێستا عەزت بە تەنگە نەفەسی خۆم دەکەم بڕک دەڕۆم بە 20 مەترێک بە هاورازێکی هەرگەڕێم تەنگە نەفەس دەبم یعنی ئەوەی لە قیرەی ئیشکا حکمەن وەچی بڕک بە تەمەندا چوو تەنگە نەفەس دەبی تەنگە نەفەسی دەیگری چکۆ ئەو دوو کەر و شتا هەموو دێتە ناو هەناوی بەشەری پیسە باش نییە. عادیلەیە ئیشی شوفێری گەلک ناخۆشە چونکو زۆر گەرمە گەرمیاتێ مەچینەکەی چکو دەمەک نییە برێ ئیش دەکا سار دەبتەوە یان شتێک معدل ئیش دەکا مەچینەکەی هەر گەرمە ئەو گەرمایەی مەچینەت لۆ دێ گەرمای و دووکەرە قیرەکەشت هەر لۆ دێ ئەتوو دایم و سعات عسێ بکە لە ناو ئارەقەی دای کوی برێ ئیشەکەی ناخۆشە ئەمەچینەکە قورسە برێن سووران و چشتی ناخۆشە وەک سیارەی نییە هەر بەخۆشی ئەتوو بسوڕێ و بێ و بچی بە تایبەتی جۆینەکان کە جۆینەکان یەکەم زاریکە ئەمە برێن جۆینەکان سادەکەین ئەو جۆینە دەبی لۆی بسوڕێ مەسەلە تێکی لێ بدەیوەبی بزربی جێەکەی دیار نەبی
زۆر کوی برەی ناخۆشە ئەو هەیە. ئەم پیاوە سرەڕای زۆری تەمەنی بەڵام ناوەستێت لە گەیاندنی باشترین خزمەتگوزاری بۆ هاو نیشتیمانیان. دەست دەکەن بە پرژانن و ڕۆکردنی قیریشل تا پەیوەندی قیرەکە و ئەم شەقامایەکان گیر بێت و پتە و بێت و جوان فەرش بکرێت. زەحمەتی و مەترسیەکانی ئەو ئیشەیما ئەوەیە یەکەم چشت بۆنەکەی قیڕەکە پیسە، یعنی لەوانەیە نەخۆشی لێ پەیدابی. پاشان مەچینەکان هەموو قورسن، هەموو دەبینی هەزارێت مەسەلە ئەگەر ئەوە نەبی لاقت دەکەوتە بەرێ یان لاقت دەکەوتە ناوقی ڕێرە سوتێی. لە بارکردنێ دەبینی ئەو مەچینانە بار دەکەی و دینیە خوارێ، جار هەیە بە شەو بار دەکەی، بە شەو بار دەکەی دینیە خوارێ، جارێ برێن ئەمە جار هەیە ئەگە ئیشمان زۆربی وتلانیش دانانیشن بە پشوەکانیش هەر ئیش دەکەین. جارە بۆ جێژنان ئەو جێژنەکانیت کە ئیشمان زۆر بووە بەس دوو ڕۆژ دانیشتینە یان بەس ڕۆژی یەکەم دانیشتینە هەر ئیشمان کردیە. بەڕاستی مام ساڵە پیاوێکە تەمەنێکی زۆری بەسەر بن لەو ئیشەیدا لە کارگە قیری شارەوانی، کابرایەکی زۆر ڕێک و پێکە لە ئیش و کارەکانی، هەتا ئێستاکە هیچ کەم تەرخەمێکمان لێ نەدیتیان، ئیشەکانی خۆی زۆر بە ڕێک و پێچی بە جوانی ئەنجامدایە تاکو ئێستاکە. بەڕاستی هیوادارین کە نمونی ئەو پیاوە زۆربی هەر زیادبی لە بۆ خزمەتکردنی شارە خۆشەویستەکەمە شاری هەولێر لە بۆ پایتەختی کوردستانی خۆشەویستمان. مام ساڵە وڵی کە ئەوش عادلی داژە عادلی ئەوە دای دەپەستەوە، یعنی ئیشەکە عاد دەکرێت بەدادی عادلی دەپەستەوە بە ئەو شتێ بە عادلی هەتا ساڵ دەوێت کە ساڵ بوو ئەو جامە جەماعەتی بەلای کۆدین قیری پێدا دەکەین لە پاشەمە فاریشە و جەماعەتین ئیش دەکەن لێ ئیش دەکەن. زۆر سوپاسی کارگەی قیری هەولێر دەکەین بۆ ئەو کارێ بۆ ئێمە کردیا، بەڕاستی لە وەزعی زۆر خراپدای دەبووین لێرە. ئێستا قیرمەلو هاتیە دەستخۆشی ئەو کرێکارانە دەکەین، سوپاسی حکوومەتیش دەکەین کە ئەو کرێکاران لێرە ئیش دەکەن، هیوادارین ئیشێکیان لەو کرێکارانە بکاتن. بەڕاستی ئەو کرێکارانە ماندینە، هیچ کارەشکاری تەنیا ئیشی حکوومەت دەکەن ڕادەپەڕێنن. هیوادارم حکوومەتی چای وانە بکەوێتن کارێکیان لەو بکاتن. بەڕاستی بۆ گەرمە بۆ قیڕای بەڕاستی ئیشێکی چاکە دەستخۆشیان لێ دەکەین و هیوادارم ئیشەکەش زیاتر بیتن، ئەوە نەبی جێک بەجی ببینێت و جێک بکرێت. ئیشمان کردیە بە شەو بە ڕۆژ، یعنی جارە بۆ لە سبەرەوە ئیشمان کردیە هێوارێ ژڕانە وەستانیە شەوێشە ئیشمان کردیا، شەو ڕۆژ ئیشمان کردی، ینی برێی ماندیبوون و مەترسی گەلک زۆر تێدایە ئەویشە، ماندیبوونی زۆرە. شەو ڕۆژە تو ئیشکەی برێن بە کار ڕۆژی پشوو ئیشکەی زەحمەتی زۆرە، یعنی ئیشەکە هەروانیە بە چاو برێوەڵا ئەو ئیشە ئەو مەعەلە قیرتاو کرا، ئەو مەعەلە زۆر ماندیبوون و مەسرەفی زۆر کردی هەتاوەچینێ ئەو ئیشەکرایە. ئەگەر هەموو کەسێک بزانی ئەو قیڕە کو دروست دەکرێ و کو دێ و کو فەرش دەکرێ و چ ماندیبوونەک و چ مەسرەفەک و چی لێ دەکرێ، کەسۆکە لە پێشمارە خۆی ئاوی لە سەقیڕێ ناڕێژی تێکی بدا، کەس ناچی قیڕی ببڕیتن تێکی بدا و بۆڕی بەسەدا پەڕێتەوە. ئەگەر بزانی کوار بە چاو ئەوهانیە کە تو دەدینە قیڕەکە قیرتاو دەکرێت و دەڕوە، دەزانی چ مەسرەفەکی دەوێت چ ماندیبوونەکی دەوێت، ئەو هەموو مەکانیکە ئەو هەموو خەتەریاتە بسەر عەمەلە لاقی دەسووتێ تێدا تووشی نەخۆشی دەبی، ئەو هەموو ماندیبوون و مەسرەفەی دەوێت بە هەوەنتە ناکرێ ئەویشە. یعنی لازمە هەموو کەسێک هەمومان ئەمە هەر کەس هەر لە پێش دەرکەکەی خۆمان حەقی وایە پارێزگاری کو لە ماری خۆمان دەکەین، ئەو هە لە جادەکەی بکەین لێ نەگەڕێن تێک بچی، ئاوی بەسەدا نەکەین،
شتی لەسەر ڕوونەکەین تێک بچی نەی بڕین وەکو هەندە کەس دەچن دەبڕن بۆڕی دەپەڕێنەوە بە سەقیڕێدا تاسەکی لێ دروست دەکەن. دوای تواننەوە و ئامادەکردنی قیرەکە هەنگاوی گواستنەوەی قیر و ڕووپۆشکردنی شەقامەکە بەو قیرە و بە تەواوی دەست پێ دەکا تاو کاتەی شوێنی مەبەست و دیاریکرا و تەواو دەکەن و هەمووی قیرتاو دەکەن بەردەوام دەبن لە ماوەی 24 کاتژمێردا بۆ ئەوەی کارەکان سەرکەوتوو بێت و قیرتاوکردنەکەش بێ کەم و کوڕی بێت ئەوان ناوەستن و بەردەوامن لە کارکردن ئەمەش سروشت و تایبەتمەندی ئەم کارەیە و وا دەکات ئەوان شەونخونی بکەن بۆ ڕاپەڕاندنی کارەکەیان. یعنی ڕووداوم ئەلحەمدولیلا بەسەنە هاتێ بەس ناخۆشترینی ئیشەکەیمە ئەوەیە ئەو قیڕەکە فەرش دەکرێت سار نابتەوە دەبی زۆر یعنی لە دیاری بمینێنەوە هەتا دەپەسترێتەوە هەتا تون دەبێت چمچینە هاوینان بە تایبەتی هاوینان ئەتوو قیڕەکەت فەرش کرد 2 سعات پاشی فەرشەکەش ئەو قیڕە عەدل نابی لەبەر گەرمیان عەدل نابی 2 سعات پاشی فاریشەی دەبی بیپەستێەوە عادیلە لەسەری بێ و بچێتە عەدل. مامساڵح جێدەست و پەنجە و هەنگاوەکانی بەشدارن لە زۆربەی و پرۆژانەی قیرتاوکردندا کە لە شاری هەولێر جێبەجێکراون. ئیشی ماوایە سبەینان ڕۆژ هەر نایە دەڕۆین دەچینە سەریشێ ئیشی قیرەش بەچی ئیشی بکە نییە دەوامی سعات برێ ئەوە سعات تەواو بوو دەوام خەلاص بوو بڕۆی ئەو قیڕە مەسەلە دەبینی قیردێ تەلاب زۆر ڕاوەستایە خۆ دەبی ئەتوو هەمووی هەر تەواو بکەین پاشان ئەو قیڕە کە فەرشش خەلاص بوو هەتا سار دەبتەوە هەتا تەواو عەدل دەبی یعنی ئیشی ما ئەو هایە بە زۆری ئەمە ڕۆژ هەر نایە دەچینە سەر ئیشێ دەچینەوە تاریکە یعنی جار هەبووە باوەڕ کە جار هەبووە لەو کاتانێککە ئیشمان زۆر بوو ئەگە برێم لە مارێ منداری خۆمان نەدی تێ درۆنیە سبەینی هاتین مندار هەر نستاینە شەوە چوینەوە مندار نووسینە جمعە لۆ جمعە یعنی ئیشەکە ئیشی قیڕێ ئەو هایە بە تایبەتی هاوینان سوک و قیر زۆر گەرمە سار نابتەوە و پاشانیش ئەمن باسی عادیلەی دەکەم نەک عادیلە هەر هەموو حتا ئەوانەی کە سەرپەرشتی قیڕەکەش دەکەن لە دیار ڕادەوەستن و دێن و دەچن لەوانەیە لە ئیشیمە ناخۆشتربی چکۆوان مەسئولیەتی کەشیان لە سەرشانیە و ماندی ترن و برێن ئەوەی متابعی ئیشەکەی دەکەن ئی عملەکان ئێستا زۆر جارە بۆ عملەمان لاقی سوتایە لاقیکەتە ناو قیڕێ لاقی سوتایە هەر هەموو ئیشەکە هیچ ئیشەچی نییە برێن ئەو ئیشە خۆشە هەموو ئیشەکانی یەک لە یەکێ ناخۆشترە بەرام ئیشەکەمان چمچینە ئیشی شاری ئەو برێن شەقام و خەومەکە ملەتەکە پێی خۆشە ئەمەش پێما خۆشە چکو دەبین دەچینە مەعالە چ ئیش دەکەین تەماشا دەکەم خەرچی ئەو مەعالەی هەموو کەیفیان پێدێ هەم پێیان خۆشە ئەمەش هەندێک کە ئەوە دەبین عەز دەکەین ئیشەکەمان جوانتربی وەبی سبەینێ کەیفیان پێبێ و مەعتمان بکەن نەک برێن وەڵا ئیشەچیان کردو لە خۆیان کردەوە یعنی زیاتر خۆمان لێماندی دەکەین. ئەو کەسانی کە لە با بڵێن لە شارەوانیەکان کار دەکەن بە تایبەت لە چاکردنەوەی ڕێگا و بانەکان ئەو جادانەی کە خراپ بووینە چاچی دەکەنەوە یاخود ئەو جادانەی کە پێویستی بە قیرتاوکردنە لەگەڵ ئەو ستافانە کار دەکەن کە قیر دەکەن ساڵانێکی زۆریشە بە سەدان شەقامی ناو شاری هەولێر کە قیرتاو کراوە ئەوان لەگەڵ بووینە طبیعی ئەوانە ئەو کەسانە جێگای تەقدیرن لە لای ئێمە خزمەتێکی بەرچاویان پێشکەش ئەو شارە کردەوە بەبێ ئەوەی کەس بیان ناسیتن بەڵام هەردەم لە لای ئێمە و لەلایەن بەرپرسانی باڵین شار جێگا ڕێز و تەقدیرن و دەستخۆشیان لێکراوە و ناویان دەمینێتەوە با بڵێن لە تۆمارەکانی چ شارەوانی بی چ ئیدارەی شار بیتن
بۆیە ئێمەش پاڵپشتی تەواوی خۆمان بۆ ئەو کەسانە دەردەبڕین ئەگەر هەرکەم و کوڕیەکیان هەبێتن بۆیان دابینکەین بەپێی ئەو توانایی لە بەردەستماندایە وەکو باسیشم کرد جێگای ڕێز و تەقدیرن بە دڵنیاییەوە. خەڵک هەیە تەنیا کاری ڕۆژانەی خۆی ئەوەی کە لە سەرشانیتی بەڕێوەی دەبا. هەندێک بەڵام لەو کارمەندانە جگە لەوەی وەکو ئەرکێکی سەرشانی و مافی خۆی وەردەگری بەڵام خۆشەویستێکی هەیە لە بۆ پیشەکەی خۆی. بەڕاستی ئەوانە دەبی بەسەر بکرێنەوە و دەبی بزانرێ و بناسرێن بە تایبەتی ئەوانەی کە لە کاری زۆر زەحمەت کە ئیش دەکەن وەکو ئەوانەی کە لەسەر شەقامەکان لە گەرمای هاوین لە سەرمای زستان کار دەکەن بەڕاستی ئەوانەنا ڕاستە لەسەرەوەی وی خەڵکانەکەیە ڕۆڵیان هەیە حکوومەت بودجەی تەرخان دەکا بەڕێوەبەری فەرمانگەکان ئەمانە هەمووی بڕیار بەدەستن بەڵام ئەوەی کارە کەی دەکا بەکردەوە ئەوانەنا. بێگومان مام ساڵحیەکێکە لەو کارمەندە دڵسۆزانە و زۆر بە جددی کارەکانی کردووە و مادووبوونێکی زۆری کردووە کە کارەکانی ڕۆژانە جێبەجێ دەکات. ئەو کارانەش وا بووە کاتی دیار نەبووە بە تایبەتی بەیانیان زوو بووە زۆر کات شەوان تا درەنگ ماوەنیان لە کاتی پشوەکان و ئۆتڵەکان بووە بگرە جەژنیش بووە کاریان کە ئەنجام داوە کە ڕۆڵێکی زۆری هەبووە لە قرتاوکردن و لە شەقامەکانی ناوشاری هەولێر و جێگە دەستخۆشی و سوپاسی ئێمەیان. هەموو ئاواتیمە و عولیمە ئەوە یەکەم شاریعەکانمان جوان بی و ڕێک و پێک بواتشی بۆچی دەدینی ئێستا تەماشاکە حکوومەتی هەرێم برێن ئەو لەو جادانەوە لە هەمووی ئیش دەکا لەو 120 و لە هەمووی عول و تەقەلاکە ئەوەیەکە شارەکەمان جوان بی و شاریعەکانمان ڕێک و پێک و جوان بی و لە تاسە و ماسە نەمینێ سیارەکان سەلامەت بن و مرۆڤەکان سەلامەت بن و تەبعەن هەتا جادە و شاریعەکان خۆشتر و ڕێک و پێکتر بن دەعم کەمتر دەبی. خۆشترین کاتمەوەیەوەچی ئەمە گەڕەکەی جێیەکی قیر دەکەن سبەینێ پێدا دەڕۆم تەماشای دەکەم ئیشێکی جوان کرایە و قیڕێکی جوانە و عالەمەکە کەیفی پێدێ بە سەریدا سیارە دێ و دەچی ئەمن هەینێکە درم پێ خۆش دەبی دەرم ئەمە ئیشێکی باشمان. پەیامی من وەک کرێکارێک ئەوەیە ئەمە بگەینە سەر بەخۆی و ببینە ساحیبی حکومەتی خۆمان و حکومەتی خۆمان هەبی. هیوادارم هەموو هاوڵاتیەک دەنگ بە بەڵێ بداتن لە بۆ ئەو ڕیفراندۆمەی بەرکەمی ئەمەش وەچی دەوڵەتانی جیهان ببینە حکومەت و ببینە ساحیبی حکومەتی خۆمان هەبی و ئەو پێوە سەربەرز بن. مام ساڵح یەک لەو کرێکارە ماندوونە ناسانەی کارگەی خیری شارەوانی هەولێرە کە ماوەی نزیکەی 40 ساڵە لە کارگەی خیری شارەوانی کار دەکات و خۆی شوفێری حادیلەیە حادیلەی مەتاتیکە لەگەڵ تیمی فاریشەی قیر کارە دەکەن. طبعا مام ساڵح پیاوێکی بەڕاستی پیاوێکی کارامەیە لە کاری خۆی پیاوێکی ڕێک و پێکە پیاوێکە حاضر بەدەستە بۆ هەر دەمێک کە پێویستیمان پێ بێ ئامادەیە و کارەکەشی طبعا بە بەردەوامی کارێکی قورسە کاری مام ساڵح کارێکی قورسە و کارەکە خطوڕی تێدایە بەڕاستی دائیمەن مەسەن لەگەڵ ئەو ئامێرەی بابرێن و لە کاتی کارکردن ئەو شوێنی کە کاری لێ دەکەین دائیمەن ئەمە کە خیر دەکەین خیر زۆر گەرمە ینی ئەو ئیشەی کە ئەو دێ کارەکەی قورسە بەس لەگەڵ ئەوەشەوە بەبێ تەرخەمی بەبێ درێغی کاری خۆی ئەنجامدای. ئەوە خەڵاتی بەرنامەی سەربازی وونە لە کەناڵی کوردستان 24 پێشکەش دەکرێت بە مام ساڵح کارمەندێکی کۆنی کارگەی خیری شارەوانی کە ماوەی نزیکەی 30 ساڵە کار دەکات زۆر بە پسۆزی لەو کارگەیە هاوشێوەی کارمەندەکانی تر پێشمەرگە ئاسا ڕەگمی ئەوەی کە لە زروفەکی ئەوها خەیرانی داراییە موچەکەمە و هیچ نەوە پاداشتێک نییە کارەکانیان زۆر بە دڵسۆزی ئەنجام دەدەن لەبەرەوە جێگای تەقدیری ئێمە من زۆر سوپاسیان دەکەم بە تایبەتی سوپاسی مام ساڵح دەکەم و ئەو خڵاتەشی پێشکەش دەکەین. پیرۆزە مام ساڵح.